ناجێگیری نرخی بەنزین و بەرزی ڕێژەکەی شۆفێرانی نیگەران کردو و داواکارن حکومەت هاوشێوەی بەغداد پاڵپشتی بازرگان و خاوەن بەنزیخانەکان بکات تا ئەوەی نرخی بەنزین بگەڕێتەوە ئاستە سروشتیەکەی کە 450 دینارە بۆ هەر لیترێک. یەکێک لەو توێژانەی خۆیان بە قوربانی یەکەم لە بەرزی نرخی بەنزین دەزانن شۆفێرانی هێڵە گشتیەکانە کە خۆی دەبینێتەوە لە پاس و تەکسیەکانی ناو شار و شارۆچکەکان. شۆفێرانی تەکسی نایشارنەوە بەهۆی گرانی نرخی بەنزین تەنها سەرقاڵی مایەکارین و ڕۆژانە هیچ داهاتێکی ئەوتۆیان بۆ نامێنێتەوە. وڵای لەم کاتە بەس فرێ بەنزین تێگر نەکەین. بەنزینەکە هێندە گرانە، فریا یەکشی تر ناکەی. معقولێن لیترێ بەنزین لە سلێمانیا بە 900 دینار بێ، لە کەرکووک بە 450 بێ. بەس فرێ بەنزین تێگر نەکەیت. کەمتر ئیشەکەی تۆ لە ڕۆژێکە 25 پێیاکەی 15 دەی بە بەنزین 10,000 بێتەوە. پێشتر بەنزین ئەرزان بوو، باشتر بەسا بەنزین گران. ئیشەکەش نەماوە، خەڵکەکەش مەعانەتی ئەوە زۆرە، فریای ئەوە ناکە، یعنی ئەو بەشی ئەوە ناکە کە تۆ زیاتر بابەتەوە. سعرەکەش هەروەکو جارانەوە کەمترە. یعنی ژنانی غەدرە. 32 ساڵ کۆمەڵی خەڵک غەدر لێ بکات، کۆمەڵە خەڵک درۆ لەگەڵا بکات لەگەڵ ڕێزما بۆیان. من قسە بە شخصیەتی خۆیان ناڵم، بەڵام قسە بە ئەدای حکومڕانیان ئەڵێم. یعنی بەڕاستی ئەم حکومەتی ئێستا لە حکومڕانیا فەشەلی هێناوە. یعنی بە معنای کەلیمە ئەم نەفسە بووە لە زیادی سەرۆکی حکومەت دەستم لە کارە کێشایەوە بۆی هیچ کە نەبێ ئەگەر تۆزە شخصیاتێکم ماوێ بۆ شخصیاتەوە بژیم. لە ماوەی ڕابردوودا نرخی بەنزین بەردەوام ڕوو لە بەرزبوونەوە بووە، بە چەشنێک لە ئێستادا 400 تا 600 دینار بۆ هەر لیترە گرانتر بووە. بەڵام لە 24 کاتژمێری ڕابردوودا تەنها 50 دینار نرخەکە دابەزیەوە و شۆفێران داواکارن زیاتر نرخەکەی داببەزێنرێت. داوا لە حکومەت دەکەم دای بەزێنێ لەگەڵ میلەتا خراپ نەبێ، میلەتی خۆیەتی، ئەگەر خراپ بێ لەگەڵ میلەتە وەڵڵا زەرەرەکە، دای بەزێنێت و بە ئەو خەڵکەشی استراحەت کا و ئەو خەڵکەش تۆش ژیانی خۆش بێ و خەڵک ئەومە ژیانی قورس نەبێ و بەڕاستی ناخۆش بووە، زەلام ناتوانێت بڕوا بۆ شوێنی دووری. زۆر گرانە. داوا لە حکومەت دەکەم لە هەر هەمیانەکەم ئەوەی کە دەسەڵاتدارە چاک بێ لەگەڵ میلەتە، وەڵڵا چاک نەبن زەرەرەکەن، بەخوا چاک نەبن زەرەرەکەن، میلەتی خۆیانە بۆ خەڵک عەزێ دێن. زۆر عیبە، زۆر گوناحە. لە ماوەی یەک مانگی ڕابردوودا نرخی بەنزین 100 دینار داوەزی. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام هۆکاری دابەزین نرخی بەنزین بۆ کەمبوونەوەی خواستی شۆفێران بۆ بەنزینی بازرگانی دەگەڕێتەوە و لە بەرامبەردا خواستیان لەسەر بەنزینی عێراقی زیاتر بووە. سەرۆکی کۆمەڵی بەنزیخانەکانی سلێمانی تایبەت بە پەیامی ڕاگەیاند ئێستا بەنزین لە ئێران و عێراقەوە لەلایەن بازرگانانەوە هاوردە دەکرێت و بەهۆی زۆری ئەو بڕی دێتە سلێمانی وای کردووە نرخەکەی دابەزێت و دەشڵێت پێشبینی دەکەن زیاتر نرخەکەی بەرەو داکشانەوە بچێت. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.